ڕێگای زیادکردن و بەهێزکردنی هۆشمەندی لای منداڵ ئەمە پێویستی بەوەیە کە هۆشیاری هەبێ بۆ کەسانی کە منداڵیشانەیە ئایا منداڵەکە سەرنجی تەواوی نییە بۆ بابەتەکان منداڵەکە هۆشمەندیەکی باشی نییە کە بتوانێت بابەتەکان بە باشی وەربگرێ کەواتە ئەمە چیەکەێنێ لە منداڵێکی ئاسایی کەم و کوڕی هەیە ئەی ڕێگا چارەسەرەکان چییە یاخود هۆکارەکانی کە ئەم مناڵە تووشی ئەم بابەتانە بێ ناخۆشمەندی یاخو کەم سەرنجدان یاخو کەم وەرگرتن لە بابەتەکانە وەخو و ئەوەی کە ئەم بابەتانە لە منداڵی ڕنگدانەوەی هەبێ بێگومان لە تەمەن و لە قۆناغەکانیشا دواکەوتنی پێوە دیارە بێت کەواتە چارەسەر چییە بۆ ئەم بابەتانە ڕێگا دروستەکە چیە و پێوەرەکانیشی چیە گفتوگۆ لەسەرم بابەتەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک نەوزاد چەمەنی کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشی زانی و ئاخاوتن و ژێن کە بەڕێژان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە بیانە زۆر بەخێر بێت بەخێر بێت ڕێز مەزبایەوە هیوادارم بینەرانی بەرنامەکەتان ئیسفادە لەم زۆر زۆر بەخێر بێ بابەتەکەمان پەیوەستە بە ڕێگای زیادکردن و یاخو بەهێزکردنی یادگایی یاخو هۆشمەندی یاخود زیاتر سەرنجدان لای منداڵ ئەمە چییە؟ ئەم بابەتە چۆن ئەتوانین ئێمە ئەو منداڵانە دەستنیشان کەین کە کەم و کوڕیان هەیە لە کەمی هۆشمەندیە وا باشترەزانم وەڵ بزانین تەرکیز چییە هەر تعریفەکە یا ئەتێنشن مانەوەی ئێمە بە بینین و گوێگرتن لەسەر یەک شت و ئیهمالکردن شتەکانتر پێ ئەڵێن تەرکیز و نەبوونی ئەم شتە ئەمە شتێ نییە کە مناڵ پێی لە دایک بێ ئەبێت تربیەت بکرێ طبعاً تەرکیز هەم بیستنمان هەیە هەم بینین هەر کام لەمانە تووشی نەقس بێ مناڵەکە ئەخاتە دواوە لە تێگەشتن زیرەکی و قسەکردن و ئەنواع اختلالات وەکو ADHD DLD ئۆتیستیک مەسان بیهێڤیر ئەتوانی ئەم شتانە دروست کات ئەم دوودانە دەستەواژەیە ADD و ئەمانەکەن ئەمانە چین لە ئیستا ئەم دەستەواژانت کەسێک کە فرەجوڵەیە هەنێ جار هەیە کەسێک فرەجوڵەیە بەس تەرکیسی باشە یا بەعکسۆ کەم جوڵەیەیانە جوێ بەس تەرکیسی خراپە دەنەچی هەرێکی پێوەرەوە ADD دانن یا ADHD دانن ADHD کاملەکەیە کە هەم فرەجوڵەیە هەم تەرکیسەکەی کەمە مثلا شتێکێژن DLD یعنی ئەمیشە ئەتوانێت DLD دروستکە مەسەڵەن disorder developmental disorder مثلا language یعنی پرۆسەی language ئەو شتەسای کە من پێی بە دنیا تەعاملەکەم بۆ نمونە ئیستا من قسە ئەەکەم ئێوە گوێگرن کە من تاوابم ئێوە دەست پێ ئەەکەنەوە ئەمە لانگوێجی پێڵێن لانگوێج ئەوە نیە و پیتانەکە قسەی پێ ئەەکەین پرۆسەی من لانگوێج هەمیشە وەکو بینایەک ئەگرم تۆ واجهەی بیناکە وەکو قسەکردنە وەکو پیتەکانە تۆ ئەگەر بیناکەت باش نەبێ جوانترین واجهەی بۆ بکەی جوان نابێ دەنەجێ لە مناڵە ئەبێ لانگوێج دروست بێ یا زمان دروست بێت و بیس ئەساسیەکەی بۆ فێربوون ئەمە تەرکیسە و دوای تەرکیز شتتر هەیە و تەرکیز شتێک ئەبێ فێر بکرێ بۆ نمونە مناڵێک لە دایکە بێت هەوڵ با دایکەکە بە نور بە ڕەنگ ئێمە زانین لە مەسەڵەن ئینەکان واڵت دیزنی ڕەنگهای تایبەت بەکارێنن بۆ سەرنج مناڵەکە ڕاکێشن دەنێت گشت لەسەر ئەمانە لە سایکۆلۆژی و ئیش کراوە سایکۆلۆژی ڕەنگ کاک نەوزاد کەواتە مادام تەرکیز ئەوەنە گرنگەمەش با تەرکیزێکی زیاتر خەینە سەری دایک باوک بە چیا بزانێ منداڵەکەی تەرکیزی ئایا لە ئاستێکی باشە یان لەوانەیە ئەبێت مشوری کۆمەڵی ڕێگە بکرێ بۆی کە کاری لەسەر بکە بەشێکمان هەیە بەناو مێشک کە کۆنتترۆلی هەموو شتێکەکە مە ڕیسەرچێکرا بوازام لە لوبناان بوو مناڵێک کە لە دایک ئەبێت کە وەختێ سەوتی دایکی بۆ لێ ئەدەن چونکە گوێی لێ بووە لە سکی دایکیە مەمکەکە و شیرە مەمە ئەمژێ وەختی دەنگێکی تری بۆ لێ ئەدەن نامژێ یعنی ئەم مناڵی گوێی لێ بووە خب ئەمە هەر لەوات ماشا ئەو فاکت ینی مناڵێک کە لە دایک بووە پێشتر گوێی ئیشی کردووە مناڵە مەسەڵەن بۆ نمونە جواب دەنگ ناداتەوە زرمەیە لە ناخلاف ناتۆ ئاور ناداتەوە هەرتوانی لەویا شکەی حتا مناڵێک کە فرە ڕادایک و باوکەکانی من نەخۆشمان بۆیێت ئەجەوەڵا لە 2 ساڵە زانیومە نابیستە مناڵ لە 6 مانگایتە دیارە نابیستە بۆ من تا 6 مانگ مناڵ گڕوگاڵوشتە ئەکاتوەمانە بەس چونکە دەنگ خۆی نابیستێتەوە در هێواش هێواش قەتە بێت کەمە بێتەوە بەعکسۆ دوایەوەیشە زۆرتر بێتەوە
بۆ ئەوە مەسەڵەن ئەو گڕوگاڵە لە 8 مانگە حاڵەتی ڕیتمیک و مۆسیقا پایاکە لا دادا کە ئیتر لە 1 ساڵە هێوا شکڵی وشە ئەگرێ ئەگەر نەی بیستمەوە من ناتوانم شتەکە دروستکەمەوە وە دوای ئەویشە شترمان هەیە مەسەن تەرکیز بیستن ئێمە هەوڵ بین مناڵەکانمان بتوانن ماوەیە زۆرتر لە یەک شت گوێ بگرن خۆتان شاید تەجروبەتان کردوە لە مەکتەبە گوێ لە مامۆستاگرن داڵغەتان ئەرچووە خۆت لەگەڵ خۆتە شەڕەکەی بۆ گوێ بگریتەوە لەو مامۆستا یا شاید ئەگەر تۆ ئەو تواناترتر بێت دەرەجەت زۆرترە بێ لە مەکتەب یعنی شاید هەر کەسێ لە ئێمە ئەمە لە جیان خۆمانە تەجروبەمان کردووە کە ئەگەر تەرکیسەکەمان مەسەن بۆ نمونە بیستن یا بینینمان زۆرتر بواە دەرەجەکانیشمان بەرزترە بوو بیستوتانە ئەڵێن وەڵام مناڵەکەی من سعی ناکە دەرەجەکەیشی بەرزە بۆ ئەتوانێ بۆ ماوەیەکی زۆر لە مامۆستاکەی گوێکرێ بەس کەسێ ماوەکە کەمە بێتەوە شاید ئەم زیرەکتریش بێ لەو چونکە گشتەکە وەرناگرێ دەرەجەکەیتە خوارەوە یا پێویستێ نەماڵۆ سعێکی زۆرتر بکات باشەمە بە چیا ببوورە سەرکۆ ئەگە پرسیارەکەت لەوێ نەچێتەوە بە چیا بزانرێت کە ئایا بەڕاستی ئەم تەرکیزەی هەیە یان نا ئۆکەی مەسەن شتێکی پێنیشانەمان چەندێک ئەمێنێتەوە بەسەرەوە یەکشتۆ بانگێکن چۆن ئاوڕاتەوە مەسەن مناڵ هەیە ژێ وڵات 4 ڕابانگێکم دوای ئاوڕاتەوە دەنجێت تەرکیزی بیستنی شاید خراپ بێ دوایەوە بازەڕای من گوێم هەیە لە شتەکەیشەوە بەس مێشک پرۆسەی ناکە بۆ نمونە مەسەن تۆ شتێک ئەڵێی مناڵەکە غەڵەت ئەیڵێت یا شتەکە نزیک بۆ ئەڵێ شاید پرۆسە ئەو کاتێتر ئیشی تەخەسوسێکە ئینی کات ئەوەکە حتا ئەودیۆلۆجیستێکیش بێ شاید هەنێجار ئەزانین ناڵەکە ئەبیستێت بەس شتەکان بە خراپیە بیستێ لە مێشکیە پێژن مەسەن ئاگنۆزی بیستن ئەوەی تدانیشی لەسەری ئیشکەی یعنی ئەم کەسە چێتە مەکتەبیش تەمەڵە بێ هەنێجار بە بیرکۆڵ ئەناسرێن لە حاڵەکە زیرەکن ئەوانیشە پێش مەکتەب ئەمانە مجموعی تەشخیص افتراقی بکرێت کە جیا بکرێنەوە هەمانە و بەعکسیشەوە بەڵام قورسە تۆزێک پێش سیستەمی خوێندن ئەو کەسانی کە بیرکۆڵند ئەو کەسانی و منداڵانە بە تایبەتی دەستنیشانکردنیان لەوانەیە بۆ دایک و باوک قورس بێت ئەبێ کەسێکی سپۆرت دەستنیشان بەڵام دەستنیشانەکەش چیە لە هەڵسو کەوتەکانەیە ئەبێ چاودێری بکرێ مناڵە من نەخۆشیێنێ بڵێ فەحسیەکەم و ئەزانم کام نەخۆ بێت کاتیەوێت کە بزانی ئایا ئەم نیشانانە لەم مناڵەیە بەدی ئەکرێ ئەنجا بتوانین دەستنیشانەکەی بەڵام لە ناو خوێندنگا لە ناو سیستەمی خوێندنە لەوانەیە زوو ئەم منداڵانە دەرکەون بۆ لە بەرۆی لە پۆلێکا تۆ 20 منداڵە بینی ئەگەر منداڵێکی لەم شێوەیە هەڵسوکەوتێکی جیاواز بکە ئەکسەر بۆ دەرەکەوێکە ئەم منداڵە گرفتێکی هەیە لە سیستەمی خوێندنە ئەتوانێت هاوکار بێ بۆ ئەوەی کە دەستنیشانی ئەو مناڵانە بکە کە سەرنجیان کەمە ئەو مناڵانە بکە کە بەردەوام لە ڕووی بیستنەوە گوێی لە تۆ نیە لە ڕووی بینینەوە کە زۆر جا قسەش بۆکە چاوی لە شوێنێکی کەیە خەیاڵی لە شوێنکێ ئەمانە چۆن ئەتوانین بە پێی پسڵی بەڕێز یەکێک لە شتەکان کە ڕێ بە خەلەل لە کوردستانیا لە وڵاتیەکانی شەرقی ئەوسەتا بەعام درنگ تەشخیصکردن زۆر خراپە بۆ من کە لە دایکە بم تا 6 ساڵ زۆرترین گەشەی مێشکم هەیە پێش نۆرۆپلاستیت یعنی پەیوەندی عەسەبەکان بە یەکەوە لە ساڵنەوە تەواو بێت تا 6 ساڵ من ئیستا تۆ فێری سیاقەت کەم باشە یا 10 ساڵ پێش ئیستا زووتر فێرە بووی طبعاً 10 ساڵ پێش ئیستا وەختی ئێمە تەمەنمان ئەچێتە سەرۆ ارتباط سیناپسەکان کەمە بێتەوە بۆ ئێمە احتمالی تووشی زەهایمەر بین پەیوەندیەکان کەمە بێتەوە بۆیە باشتر وایە پێش ئەوە چێتە مەکتەب ئەمانە تەشخیص بکرێ عیلاج بکرێ چونکە دوای عیلاجکردنی قورسە مەسەڵەن کەیسم بۆ پۆلی 5 دوای بە بیرکۆڵ لەیبلی بیرکۆڵ هاتووە دیسلێکسیا بووە یعنی فقط تەحلیلی ئەو شتانە لە تەریق بینینەوە ئەویش بۆ خوێندن لە مێشکە تووشی کێشە بووە بە لەیبلی یعنی وتیان ئەمە بیرکۆڵە ناتوانێت بەردەوام بێ بەس ساڵە 2 ساڵ ئیشمان کردوە لەگەلی باش بوو بەس ئەو کوڕمناڵە 3 ساڵ لە ژیانی کەوتووەتە دواوە ئەمە شتێکە خراپە بە لە وڵاتەکانترا زوو تەشخیص دەستگرێت من پێم باشترە ئەمانە لە ڕەوزەوە دەستکرێن بە دەست نیشاندا یعنی ئاگادارکردن دایەنگەکان من خۆم مخالف ئەومە بەڕاست ئەسڵ مناڵ چێتە دایەنگە زۆرتر حەزەکەم لای چۆن بەس ژیانی ئیمڕۆژە مەجبورمانی کردووە کە مناڵە بێت دوای 1 ساڵ ئەچێتە دایەنگە بەهستی من ئەبێ دادەکانی ڕەوزە ئەو کەسانە کە لەویە ئیشەکەن زۆر ئاگادار بکرێن دەوریان بۆ بکرێتەوە کە بزانن ئەم مناڵە فەرقی هەیە
ڕیفری کەن بۆ تەخەسوس تایبەتانە کە لەوێ تەشخیص کرێ کەسێک مناڵێک کە لە 2 ساڵایەتە لای من زۆر زووتر چاکە بێت لە پرۆسە ناکەوێتە دواوە مەسەن لە قسەکردن ناکەوێتە دواوە بۆ نمونە حتا ئێمە سیانی هەر کامێکمان توانایەکی قسەکردنی تایبەتمان هەیە بە پێی ڕابردوومان خوێندنەوەمان تەرکیسمان هۆشمەندیمان هەستێکەمان کەسێکی نۆرماڵی بەیەک و مەجلیسدان تۆ سوحبەتێکەکەی ئەو سوحبەتەکە من هیچ قسەیەکم نییە بۆ کردن 4 ڕ 5 ڕ دووبارە بێتێتە من نایەمە ناو جەمعە دوورە بم بەس لەسەر شخصیاتیشم تاسیر دانێ ئەبێ پێش ئەوە ئەم شتانە دەست بکرێ مناڵەکە چاکەی بۆ هەست بە کەمیژ نکات تووشی کێشەی سایکۆلۆژیش نەبێت کەمە لە وڵاتانی ئەوروپا لە جێبەجێکردنە ینی مڵانەڵ لە سەرەتایەوە دەفتەری بۆ دانرێ مانچیەکەم چی کردووە مناڵە چی فێر بووە هەڵسوکەوتەکانی بۆی لەگەڵ خێزانەکەی هەمەهەنگیانە بێ لەگەڵ ئەو پزیشکە بە ڕێزانەشی کە لەوێ لای ئێمە شیواداری نەموو پزیشکی تایبەتی هەبێت کە بتوانن ئەو مناڵەوە کوی تۆ بە ڕێزی دەستنیشان بکرێ ئەگەر مناڵێک دایک و باوکێک زۆر جار هەستی پێکرد جیاوازی هەیە ئەم منداڵە وەکو لەسەر تاشەبان کرد لە بانکردنیا یاخولەوەی کە زۆر جار تۆ شتێکی پێڵی ئەو شتێکی کە ئاکات یانەڵێ زۆر جار خۆمانەڵین دە مناڵە جارێ نایزانێ با ئەمە نەڵێن نەیزانێ مناڵ بەپێی تەمەنەکانی تر شتەکان فێرە بێت بەتاکید پێویستە ئەو دایک و باوکانە کاستیان بەم هەڵسوکەوتە جیاوازانە کرد بیبن بۆ لای کەسانی پسپۆر حتما تەرکیز تماشاکە ئەگە من تەرکیسم هەبێ ئەسڵ نازام لە یاری تۆپین یەکەم جارە یاری تۆپیانە بینم بێ مناڵی تر خۆی فێر بێ ئەچم سەری یاری تۆپێنەکەم لەوڵە هیچ معنایەکی نییە بۆم باشە تەرکیزیشە بینینم هەبێ درێژخایەن دوای بینێزانم من جیاوازی ڕنگ هەتا ڕەنگیش نەناسم بەس جیاوازی ڕنگ بزانم ئەبینم ئەم لا سوورە ئەو لا شینە ئەم وا ئەدا لە تۆپەکە ئەو ئەکس لە هێواش قانون ناومێشما دروستە بێ وشت تەحلیلەکەم بەس ماشە ئەگە تەرکیسم نەبێ ناتوانم لە دنیای دەرو شت وەربگرم وەختی شت وەرناگری مێشکت گەشە پەیاناکە ارتباط سیناپسەکان بە قووەت نابن ئیسا پێت لە دەرو سێری بەرنامەیەکتمانە کرد ساحرخانم قسەی جوانی کە وتی ئیسا ئامێرهای دروستە بێ کەیتر ئینسان دەخیل نییە مەسەڵەن ئارتفیشاڵ ئینتلێکچوال یعنی هۆشمەندی سەناعی ئەوە ئێمە بیستومانە کە مثلا گۆرانیەکی مەهستی بە هۆشی مەسنوعی دروست کراوە و خۆی ئەمری خوای کردووە ئیسا نەکە دروست کراوە شتێک دروست بووە پێژن نورۆفیدباک من کاتێک گوێ ئەگرم لە تۆ سیرتەکەم مجموعە عەسەب ئیشەکە و ئەمەم خات بە تێگەشتن نورۆفیدباک تەشخیصی و عەسەبانە ئەکا کە لەو کاتە ئیشەکەن یعنی تۆ توانی ئەسسمنتی مناڵەکە لە 4 ساڵ بەرەوژوورۆ بکەی بە نۆرۆفیدباک کە بزانی چنێت تەرکیسی باشە چونکە بزەبت ئەو عەسەبانە کە دەخیلن لە تەرکیسا و ئەبێ ئیشکەن ئەو ئەسسمنتیەکە ئیڤۆلیشنیەکە یا هەڵسەنگاندنیەکات ئیتر لەوە ئاسانتر ئەتوانین تەشخیص بی بۆ نمونە حتا ئیسە ڕیسەرچایەکە کراوە مەسەڵەن بێن کەسێک هەیە بێژین ئەوانەوە لە حەز ئایکیو زۆر هەن لە خوارێژە خوانەکە کەسێکە بەخشراوە بدا لە تۆ بۆ من وەختێک ئیسە شەڕێکم لەگەڵ جەنابتا شاید مشتێ بم لە جەنابەت هیچم ئای فلانی لێنەیە ئەوای لێنەیە بەر ئەو هێزە ئەگرێت تۆ مێشکم ناڵێ بەس کەسێکە بەخشراوە ئەو تەحلیلیە نییە ئەدالێت ئەمە بەشێک هەیە لە مێشکە ناوی ئامیگداڵە ئەم هورمۆنانە تەرەشحەکە باعثە بێت من تێگەشتم زۆر بێ بۆیەوە زەربە بدەم لە شوێنێک کە هیچی نەکا لە جەنابەت فقط ئازارێ بێ بەس ئەگەر ئیسە ئیشهای لەسەر ئەوە کە مەسەڵەن بۆ عەسکەرێ یا بۆ کەسێک کە بدەن لە ئامیگداڵەکە ئەم هورمۆنە کەمتر تەرەشح بێتەوە بۆ کەسە شاید بێڕەحمتر بێ باشتر بتوانێت لێدا یعنی ئیسە لە دنیا زۆر لەسەر مێشک هورمۆنات و تەحریکەکان ئیشەکە بۆوە مێشک بۆ شێوازە کە تۆ حەزەکەی تربیەتیکەی دەرنەتیجە تەرکیز ئەتوانین بێژین شتێکی تربیەتیە حتا ئێمە نوعی دیژیمان هەیە تربیەتی دایک و باوکەکانە یعنی مناڵەکە هیچ کێشەی نییە شێوازە تربیەتەکەی بووە بە هۆکارە مناڵەکە وەکو ADHD دەرکەوێت دەنێت تووشی خەلەلە بێ باشە کاتا کاک نەوزار بێ بۆرە قسەکەت ئەبڕم چۆن ئەتوانێت دایک و باوک ئێستا باسی پەروەردەت کرد بەڵام پێش ئەوەی کە تەنانەت منداڵەکەت بچێتە داینگە یان بچێتە مەکتەب تۆ چۆن لە ماڵەوە ئەتوانی خۆت کار لەسەر مناڵەکەت کەی ئەگەر ئەم کێشەی تەرکیزەی هەیە مەسەڵەن بۆ نمونە من و تۆ یاری تۆپێنەکەین بەیەکم مناڵێکی 2 ساڵ لێدەم بۆ تۆپەکە ئەویش لێداتەوە بۆ من ئێستا ئیمڕۆ مەسەڵەن 3 دانە شەقی لێداوە بە هاو بەیانیشە بێ بە 4 دوو بەیانی 5
بۆ مناڵە بتوانین ناو گەیمێکا بمێنێتەوە کە بۆت زمانێکی توولانی مەسەن 10 دقە ئەو شتێکی زۆر باشە بتوانی ئەو شتێک یاریەکە مەسەڵ من کاتی خۆی دکتۆرێکمان هەیە لێرە دکتۆر حەسەن ئەشعری یەکی لە گەورەکان دنیاە لە ئەمریکا کورسی هەیە لەگەڵ ئەوە تێزەکەم هەڵگەبوو لەسەر مناڵی ئەیدێژی بۆ میوزیک تراپی کە وەختێ موسیقی چواروەرزی یوڤالدیمان وایە باخ بوو یوڤالدی بمان هەڵمان بژارد بوو کە ئەم موسیقانێ لێ ئەدەی لەو کاتە یارمەتی مێشکەدا کە مەسەڵ مناڵی ئەیدێژیمان دانا مەسەڵ شتێکی کوونە کرد دوو دانەی دروستە کرد هێواشێواش بۆ بەیانی موسیقیەکەشمان لێدا سێدانە کە بزانین تەئسیری ئەم موسیقیە چەندێ زۆرە کە مناڵەکە تەرکیزی زۆرتر بێت لەسەر یەک فعالیت بمێنێتەوە بەمانەوەی من لەسەر یەک فعالیت پێڵن تەرکیزی درێژخایەن دوای تەرکیزی درێژخایەن چی دروستە بێت کۆنسیتریشن کۆنسیترێن تەمەرکوزی ورد یعنی تەرکیزێکی زۆر ورد کە ئەتوانێت تەحلیلم پێبا من هەتا بەیانی تەرکیزیشم باش بێت زۆر درێژخایەن بێت نەبێ بە هۆشمەندی و تەحلیل بازم استفادەی لێ ناکەم کریتیڤ نابم یعنی صاحب ئیبداع نابم لە ئیشەکەمە دەرنەتیجە تۆ ئەتوانی لە مناڵی و تا 6 ساڵ مجموعەیە تەداری پێ ئەمە کی لەگەڵ مناڵەکە تا بە قووەت بێ مەسەڵەن بۆ نمونە مناڵێکی 4 ساڵ هەیە 4-5 دانە شت دانی لە مەتبەخەکە ئەڵێ پێی بڕۆ مەسەڵادەی سێوەکە شووتیەکە مەسەڵەن کاڵاکەکەم بۆ بێنە ئەبینیەکی تا مەتبەخ 2 دانەی لە بیرە باقیەکەی لە بیر یەک جار بڵێ پێی تو ئەمجا هێواشێواش بیکە بە 3 دانە بیکە بە 4 دانە بیکە بە 5 دانە هەتام عەدەدە تۆ زۆرەکەی مەسەڵەن بۆ نمونە منیشە بڵێم بە تۆ شاید تۆ هۆشمەندی بیستنت مەسەڵەن 6 دانە بێ یعنی 7 دانە بێ ئەگەر ئەو هۆشمەندی بیستنی 10 دانە بێ چن بۆ کۆنفرانسێ دانیشن هەردووکتانیش دکتۆر بن گوێگرن لە مامۆستا ئەویەتە دەرۆ زۆرتر تێگەشتووە لە تۆ بۆیە هەنێ جار هەستەکەی هەنێ کەس بە سعیە کەمتر و هەر لە تۆ زیرەکتر هەر مەرحەلەیە لە ئاستەکان جیاوازی هەیە بەڵام زۆر کاتیش ئەبینی ئەگەر بۆ منداڵیشی بگەڕێنینەوە کاک نەوزاد ئێستا ڕێگایەکی باشتر ئەهێنن کە مناڵ بێتە دەنگ بێتە قسە بۆی کە نەترسێت بۆی کە تۆ دکتۆری پیشان نەی بۆی کە نەڵێ جارێکی تر دەرزی و لێی نە هونەر لەگەڵ یا بەکارێنن یعنی لە ناو خوێندنگاکانە بۆ نمونە وێنە کێشان زمانێکە بۆ دەربڕین لای من چکە بەپێی قۆناغەکانیش ئەو جیازیە ئەمە پێوەرە 2 بۆ 4 ساڵ 4 بۆ 6 بۆ 9 بۆ 11 دوایە بێتە تەمەنێکی گەورەبوون و لاوێتی لەم تەمەنەیە مناڵ ئەوەی کە ئەیزانێ ئەی کێشێ خۆی ئازادە ئەوە ناکەی بینێ بۆ ڕسمی باوکەکە شتێکی درێژ دروستەکە پەلی شەمەنەی بۆ دروستەکە ڕسمی مناڵێکەکە شتێکی بچووکەکە ئەوەی زانێ ئەیکە ئەتوانین لەم ڕێگەیەوە ئەو مناڵانە دەستنیشان کەین کە ئایا سەرنجیان کەمە یاخود سەرنجیان باش و ئاستێکی باشیانەیە ئەو خاڵانی کە تۆ باسیەکەی لەم ڕێگایەشەوە بتوانین هۆکارێک بێ بۆ دەستنیشانکردنی ئاستی سەرنجدانی منداڵەکە هەر تێستێکی هۆش هەیە زیرەکی پێژن جودیناف ئەم لەسەر وێنە کێشانە وانە سایکۆلۆژیستەکان و ئاستی زیرەکی تعینەکەن بزل لەسەر وێنەی مناڵەکە تعینەکەن کەمە چەنێ زیرەکە چەنێ زیرەک نییە بەس با تەجروبەیەکی خۆمتان بۆ گەڕمەوە ڕای کوردستان مجموعەی میوانی بوو کۆری بوو دکتۆر هۆرجون و ئەمانە بردیانیان بۆ قەندیل سوتفە بۆ بن هۆکارێک و من بووم بە متەرجمیان باشە لە قەندیل چین بۆ گوندێک کە لەو گونتا زۆر بکریانێ زۆر سیارە نەچوو بوو مەسەڵەن چی بۆ گوندێک بازاڕایەوە نەسای مناڵەکانەکەونە دوای سیارەکەەوە یعنی گوندی قەدیمی خۆمان بوو ماڵەکان هێشتا ئەو سروشتێ جوانەکەی مابوو هەژدە مناڵی تیا بوو لەو مەکتەبە 2 مامۆستایانە بوو پۆلی یەکی تیا بوو 2 تیا بوو 5 تیا بوو زۆر جالب بوو بەلامەوە کۆریەکەوتی پێی بڵێ بە مناڵەکان ڕسمێکم بۆ کێشن لە داهاتوو ئابن بەچی زۆر پێم سیر بوو ئەو کاتە دیقەتی ئەومەدا بوو هەژدە ڕسمەکە هاتو بۆ لای من یەک ڕسم بوو گشتی کێشاوی کێ بوو مامۆستا بوو بۆ چونکە مامۆستا جلی جوانە بۆنی خۆشە ئیشەکەی ڕەحەتە مرتاحە یعنی ئەم مناڵانە دنیایەک گەورەتر لەویان نەبینیوە باوک خۆیان بینیوە مەسەڵەن ئیشەکە جوتیارە هیلاکە مانوە زەحمەت کێشە ئێمەش حەزمان لە ئینسان زاتەن حەزی لە شتێکە هەر گەشە پەیاکە یعنی تماشە گشت مناڵەکان حتا پۆلی 1 و پۆلی 5 یەک شتیان کردووە پس من 2 دانە مناڵ زیرەک دانی بە یەک ئاستی زیرەکی یەکێکیان لە ئەمریکا مناڵی دکتۆرێ بە یەکێکیان مەسەڵەن لە گوندێکا بێشت کەمتر ببینێ گەورە بوون دروستە بە قەیەک زیرەکن شایە لە ئیشەکانیان سەرکەوتوو بن بەس ئیشی ئەمە چێ بۆ کوێ ئیشی ئەوە چێ بۆ کەواتە بارودۆخ چواردە زۆر کاریگەری بەتاکید مطمئینەن ئەگەر من 10 ساڵ لە ئەمریکا ئیشکەم
5 ساڵ لە ئەوروپایشکەن فڵان لەم نەوزادەکە ئیسان بەقوترە بم چکە دنیایکی گەورەترە بینە ئەزمموی مێشکی گەورەترم ئەبێت ارتباط سیناپسەکان زۆرترە دەرنەتیجە ئەبێت دایکەکان باوکەکان دنیای مناڵەکانیان گەورەترکەنەوە تەرکیزیان باشکەن مەسەڵەن بۆ نمونە مناڵێک ئەگریە بۆ شتێک خێرا باوکەکە بۆ یەکڕێ فقط ئەمڕێ هێواشیواش بەز ئەگریە بەس عینادیەکە یعنی تۆ فێریەکەی بگری ئێمە مناڵمان هەیە 6 مانگێجە فێرە باوش بووە فێرە باوش یانە چی یعنی من گریاوم شتێکم بەدەست هێناوە یعنی مناڵ ماشە چەند زیرەکە گریاوم شتێکم بەدەست هێناوە هەر بەردەوام ئەگریەمەوە ئەمە زۆرە بێ بۆیە ئەگەیتە 5 ساڵ 6 ساڵێژە وڵات دەرەقەت مناڵەکەم نایە ئەتوانێت 2 ساعت بگرێت توانێت 3 ساعت بگری بڵێ من ئەگەر بزانم بە گریانم تۆیسە مەسەڵم پارەیەکی حەجمێکی زۆر و هەیە وڵا هەفتەیە گریم تایدەی پێ دەنەچی مناڵەکە تەشخیصەدا بۆیە تربیەتی دایک و باوک زۆر گرنگە فێرەوەی کە مناڵەکان ئەنواع ڕێگەکان بەدەست بێنن بۆ بتوانن دوایی کێشەیەکیشیان توش بوو ئەنواع ڕێگە بناسن نە یەک ڕێ بناسن باشە کاک نەوزاد ئەگەر بە کورتی پێمان بڵێ ئێستا دایک و باوک بۆ نمونە زۆر جار هەر ئایپەدێکی کڕێەوە بۆ منداڵەکە مۆبایلێکی پێداوە یاخود بۆ نمونە ئێستای بین خەوی مناڵی ئێمە زۆر بێ پرۆگرام و بێ پلانە ئەمانە تا چەند دەورە بینێ خواردنەکانیان بۆ تەرکیز بزەوت شتێکی جوانیوت وتم دنیای مناڵ گەورەکەین و ئێستا دنیای مناڵ بۆ بەچی ئایپادی لە بەردەمیە دەرنەتیجە من مێشکم لەگەڵ دنیا تەعامل ناکە لەگەڵ ئایپادێکە منۆلۆگیشە مناڵم ئایپاد بەکار نەبێت بەڵێ ئایپاد بەکار بێنە خۆ دانیشە لەگەلی سێریگە تۆ مجری چی کرد پێکەنە لەگەلی ئادێەوە چی کرد یعنی هەر ئەو شتەکە فێروە بێنێ نەکاوە سامت دانیشێ بە دەوریەوە ئەتوانیەوە بەکاربێنی بۆ شتە حەسە بەیەک و شانۆکەین وەکو مەسەڵ ئەفلام کارتۆنەکە بێنی ناو ژیانی واقعی تعامل بۆ شتەکە یعنی ئەوە بۆ فێربوون بەکاربێنە دەرنەتیجە تۆ توانی گەشە بێ بە مناڵەکەت نابێ مناڵ لەگەل یەک محەڕەکە لەگەل یەک تەحریکە تعاملکە بۆ یەک ڕەوش بناسێ یەک ستایل بناسێ وەختێ من فقط سێری ئایپادەکەم پەیوەندی کۆمەڵایەتیم زەعیفە بێت ڕاستە ئۆکەی ئاخاوتنە کەمترە بێت ئاخاوتنت کەمترە زۆر جار گۆشەگیری لێ دروستە بێ و منداڵە زۆرمان سەرنجمانەوە کە سەردانی ماڵی کاک نەوزاد دەکەم مناڵەکەی یەکسەر ڕاکە لە منە ترسێ بۆ لە بەرەوەی منەمە بۆ ئەمەەی ئایپادەکە و مینەکەی پێ بۆ ئەو نە تێکەڵی کەس نەبووە لە منە ترسی لە من بچی هاتووە ماڵێم بەزەکرد تێکەڵ بوون هەبوایە ئەمە دروست نابوو ئەگەر مناڵی کەی ببینایە ئەمە دروست نابوو ئەگەر باوەشی خۆشەویستی خزم و کەس و کاریمە بواە دروست نابوو لە ڕابردوو ئەمە هەبووە بەڵام ئێستا نیە یا مەسەڵەن مینیمایژێ وەڵایم بۆ 5 جانە چیپسی خواردووە ئەینان چۆن بخوا خەوی چۆن ڕێکۆ بێت دەرنەتیجە گشت ئەمانە ڕۆڵی هەیە ئەوە ببوون ستایلی ژیانی ئیمڕۆیە کە دایک و باوکەکان بەعام لە دەرۆن هیلاکنمانون بورەوە ئاڵێم بۆ هەموو کەسێ بەس هەست ناکەم ئیستا دایک یا باوک وەکو جاران وەزیفەی خۆی بەجێ بێنێ لە بەرامبەر مناڵێکە چونکە هیلاکن چونکە مانون من هەمیشە ئەڵێم 8 ملیارد نەفەر لەسەر ئەرزین چینی داهاتووی ئێمە مناڵەکانی ئێمە و ئەگەر ئایلەکان زەعیف بن چینی داهاتوومان زەعیفە بێ ئەگەر گەلێکمانە گۆڕانکاری دروستکەن حتا من فرڕ سیاست فلانی ئەگە گەرتە گەورە بیت ئەگە گەرتە زۆر گەورە بین لە داهاتوە لە مناڵێکی 2 ساڵە دەست پێکەین ئێستا من و تۆ لەخرە لەگەڵ دنیای زۆر ئەگەر تۆ بی بە مەسئول شوێنێک منیش بمە زۆر فەرق ناکەین چونکە وەکو یەک بیرەکەینەوە لە یەک بی ئاگەوەرە بووین گەرەکمانە گۆڕانکاری زۆر گەورە متحوڵ داهاتی ئەوان ئیشەمە ئیش دانیشین بۆ 40 ساڵتر ئیشکەین نەمەسمێژین وڵایە لە 4 ساڵە فلانشە دەتوانین گۆڕانکارێکین نا زۆر چونکە من تۆ زۆر بیر ناکەین و دنیاکەمان مەحدودە ڕەوشەکانمان وەکو یەکە زۆر فەرق ناکەین فەرقەکانی ژەگە بێ زۆر بچووکە ڕاستە دەستەکانە خۆش زۆر زۆر سپاس بەهیوای ئەوەی کە بتوانین هۆشیاریمان هەبێ وەکو خێزانەکان بە تایبەتی دایک و باوکان ئەگەر هەڵسو کەوتێکی جیاواز یاخود زانیان مناڵەکەیان تەرکیزی کەمە یاخود مناڵەکەیان جیاوازتر ڕێئەکات بتوانین هەر لە مناڵی و چارەسەری بۆ بدۆزینەوە بۆی کە لە قۆناغەکانی تری تەمەنیا گرفتی بۆ دروست نەکات دووبارە سپاس بۆ تۆ کاک نەوزاد زۆر زۆر خۆشحاڵ بووین زۆر